دراوی ئەلکترۆنی دراوێکی نەبیندراو و هەواییە وەکو دیاردەیەکی تازە و نامۆ لا وڵاتانی بیانیەوە بەرەو هەرێمی کوردستان ئاڕاستە کراوە و بەشێک لە هاوڵاتیان با شێوازی جۆراوجۆر چوونەتە ناو ئەو مامەڵەیەوە لا پانێڵێکدا لە ژێرناوی مامەڵەی ڕیبەوی و دراوە ئەلکترۆنیەکان لا ڕوانگەی شەرعی و ئابوووریەوە ڕێک خرابوو پرۆفیسۆرێکی شارەزای ئاینی هەموو جۆرەکانی دراوی ئەلکترۆنی با حرام دەزانێت چونکە لە بەرامبەر بەشداریکردن لە سیستەمێکدا پارە وەردەگیرێ و هیچ کاڵایەک نییە کا مامەڵەی پێوە کرابێت ئەمەش پێی دەوترێت تەشویقی هەڕەمی کە ئەم جۆرە مامەڵانە لە ئاینی ئیسلامدا ڕێگە پێدراون نین. تۆ تەنها ئەو پارەی ئەیدیک لە بەرامبەر بەشداربوون تایە لە سیستەمەکە ئێستا زۆربەی دراوە گریمانەیەکان کە من لە ڕێی تۆ داخلی دراوەکە ئەبم هیچ پارەیەک نادرێ بە من هیچ کاڵایەک نییە من کڕیمێتم تەنها مافی بەشداربوون ئەمە پێی ئەوتێ تەسویقی هەڕەمی تەسویقی هەڕەمی بەپێی ئیجماعی فوقەها و بەپێی زۆربەی یاساکانی دنیا سیستەمێکی حرامەوە کاری پێ ناکرێت یا من ئەڵێم ئەم دراوانە لە ئێستایە بەڕێزان ئەوەی قەناعەتی شخصی من و من بە دوواداچوونم بۆ کردووە هیچ دراوێکی گریمانەی لە ئێستایە شەرعی نییە مامەڵە پێوەکردنی و هەموویان حرامن هەڵبەت لە دەرهاویشتەی جیاوازەوە حرامەکانیان هەڵەقوڵێ وەکو عەرزم کردین ئێستا بیتکۆین حرامەکەی هۆکارەکانی جیاوازە لە بیتکۆین کە حرامە بەڵام پێکەوە هەموویان بە یەک پاکێج وەک یەک حرامن. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئەنجومەنی فەتوای هەرێمی کوردستان دوای لێکۆڵینەوەیەکی زۆر هەموو جۆرە دراوە ئەلکترۆنی و گریمانەیەکانی با حرام داناو مامەڵە پێوکردنیان دروست نییە. ئەنجومەنی باڵای فەتوای هەرێم لە مانگی 6 دوای لێکۆڵینەوەیەکی زۆر دیراسەیەکی بەردەوام و کۆمەڵێک بحوث و لەلایەن ئەندامانەوە گەیشتا و نەتیجەیەی کە لە ئێستادا هەموو دراوە ئەلکترۆنیەکان یان گریمانەیەکان لە ئێستادا مامەڵە پێوەکردنیان دروست نییە. هاوڵاتیانیش ئەو جۆرە پانێڵانە با گرنگ و پێویست دەزانن بۆ هۆشیارکردنەوەی زیاتری کۆمەڵگا لا حرامکراوە ئاینیەکان و دووربوونیان لە زەرەری دنیا و قیامەت. بۆتە دیاردە ینی خەڵکی خانی خۆی بۆ دەفرۆشە دەیخاتە ناوەوەی بەڵام ئەگە هەنگاوەکە زیاتر بکرێ فەرقی هەیە دانە بێگومان ئەو کەسێک کە خۆی کوێر دەکات لە ئەسحرام و حەڵاڵە هەر ئەوەشە تووشی زیان دەبێت تووشی باز دەبێت بەڵام گرنگەوەیە ئەرکی مامۆستایان لەڵێن زیاتر بێ لەوەی سەد بوونی ئەو پانێڵانەوە بەڵێ زەرورە بۆ شارکردنەوەی کۆمەلگا بۆ کوردستانی خەڵک بەڕاستی ئەمڕۆ لە ظروفی ئەمڕۆدا پێویستە هەر مامەڵەیە کە دێتە ناو کۆمەلگاوە ئەگەر خۆشمان نەمانزانی پێویستە بەجارکە لاری زیکرد بۆ هەرچەندە بەڕاستی هەم وەکو لیژنەی فتوای هەرێمی کوردستان خوازانداتەوە و بە حقیقەتیش زانانیش بەڕاستی هەموو شتێکیان باس کرد لە مۆزوعەدا بۆ دوورخستنەوەی ئەو خەڵکە لە ڕیبا و زەرورەتی ئەم پانێڵە لەوەوە هاتووە کە خەڵکانێک مایە پوچ بوون و خەڵکانێک ئیفلاسیان هێناوە و خەڵکانێک پارەیان خوراوە و خەڵکانێک بەبێ شارەزایی چوونەتە ناو دراوە ئەلکترۆنیەکانەوە. لە هەرێمی کوردستان بەشێک لە بازرگانەکان لەسەر حسابی هاوڵاتیان مامەڵا بە دراوە ئەلکترۆنی و گریمانەیەکانەوە دەکەن و زەرەرمەندی یەکەمیش هاوڵاتیانن. یەکێک لە مەترسیەکانی تری ئەو دراوە ئەلکترۆنیانە شارەزایەک دەڵێت لە ئێستادا ئیش لەسەر کۆمپیوتەرێک دەکرێت کە پێی دەوترێت حاسبی کەممی کە ئەم جۆرە کۆمپیوتەرە خێرایی و زیرەکیەکەی ئەوەندە زۆرە کە دەتوانێت تەنیا لە ماوەی یەک چرکەدا ئەو سیستەمە دراوە ئەلکترۆنیانە هاک بکرێن. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێیام.